لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە هێندە تۆمەتیان خستۆتە پاڵیەک و هێندە بە زمانێکی زبر بەرامبەر یەک دواون ئەمە بربەست دروستەکە لەسەر پێکێنانی حکوومەت. ئەمە واقعەتی تێدا نه هیچ واقعەتی تیانە لەبەرەوەی یەکەم جار نیە لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا هەردوو لایەن پەنابەرن بۆ هەڵدانەوەی فایلی یەکتر تاوانەکانی یەکتر بخەنە ڕوو و هەڵمەتەکانی هەڵبژاردن قوتبی بکەنەوە. ئەمە هیچ شتێکی تازەی تیانی لە هەموو هەڵبژاردنەکاندا ئەمە بووە و تەنانەت بۆتە تایبەتمەندیەکیشە تا لە چاوی خەڵکی کوردستانیشەوە بۆتە تایبەتمەندیەک ئەگەر بۆ نمونە یەکێتی و پارتی هەڵمەتی هەڵبژاردنەکانیان بەو ئاقارە و نەگەێنە و ئاستا نەگەێنەمە لە فەڵدانەوەی یەکتر لەوانەیە جێگەی سەرسوورمان بێ بۆ خەڵک ئەگەر ئەمە نەکەن کردنی ئەم بانگەشانە و ئەمە لە فەڵدانەوەی یەکتر تایبەتمەندیی هەڵمەتی هەڵبژاردنەکانی نێوان دوو حزابی لە سەڵاتداری دوو زوونی دیاریکراوی کۆمەڵگەی کوردستانە. بۆیە لەو بارەیەوە ئەمە هیچ کامێک لەوانە کێشەنی. کێشەی سەرەکی ئەوەیە کە بۆ نمونە پارتی ئێستا خۆی لە موقعیەتێکی بەهێزتردا دەبینێ بە دلیلی ئەوەی کە تورکیا موقعیەتێکی باڵادەستی پەیدا کردووە. بۆیە دەیەوێت لە پرۆسەی پێکێنانی ئەم حکوومەتەدا مادام ئەو قوتبەی کە خۆی پێوە بەستۆتەوە ئومێدی پێوە بەستۆتەوە بۆتە پاشکۆی لە مەتیقەکەدا هێزی پیا کردووە دەیەوێت ئەوە لەسەر ئاستی عراقیشدا کاریگەری دابنێ و لەو چوارچێوەیەدا پارتی داوای بەشێکی زیاتر دەکات.